الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين، ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشویسەکان هەنگامەکەمە بەرەو جەژن و قوربانی ملمێ پێغەمبەریان صلی الله عليه وسلم یۆچە فەضیلەتە فرە گەورە کە فێرش کردێنمێ ئانە کە جەژن و قوربانینە ئوزحیە و قوربانی کەرمێ. پێغەمبەریان صلی الله عليه وسلم چەندین ڕۆیەتێ نەباس کەرەوە کە چەندی قوربانیش کردن. ڕێواتەوە نەفەرماوە دوێ بەرانی عالێژە ئاردی پێغەمبەریان صلی الله عليه وسلم سەرش بڕی فەرماوەش خوایەکیان ئینە پەیوێم و پێی ئومەتەکەم ئەجرەکەش فەضلەکەش. سنەتێوە فرە گەورەن حەدیثێوە نەفەرماوە گەورەترین سەدەقە کە ئینسان کەرۆ ژیان شەنە خەیرە بریتینجە قوربانی کردەی کە فەزیلەتێوە فرە گەورەن ئینسان تاوەنە هەرچۆنش کردن چێوێ جەزە ڕوومادە وێشکۆ کەرەوە قوربانی کەرۆنە و یانەکەشنە ونی مزم. قوربانی فەضیلەتەکەش فرە گەورە، حەقش نییە سەر و فەقیر و دەوڵەمەندی، حەقش نییە سەر و قەوم و کەسی. قوربانی تاوی پێی وێت و زاوڵەکە ورژگیری، قوربانی تاوی دێش بە هەمسایەکە، تاوی دێش بە کەسە دەوڵەمەندەکە، تاوی دێش بە فەقیرەکە. وەشەویسی و مەحەبەتێ فرە گەورە دروست کرد. ئێمە جەژنە و ڕەمەزانینە سەرفیترەمە هەم پێی فەقیرەکە، بەڵام جەژنە و قوربانینە گۆشت تەوزیع کردێمە هەم سەر و گەورە و گولانە و فەقیر و هەژار و کافر و مسلمانین. حتا پێغەمبەریان صلی الله عليه وسلم کە قوربانیش کرد هەمسێوە شابێ یەهودی بێ فەرماوێ ئەوە هەدەیتە لیجارنە اليەهودی چون جارێ ئینشە دووبارە کردو ئەرێ بە هەدیە کیاستا پێی هەمسا یەهودیەکەم. ئێمەش وڵات و ئێمەنە هاواری و یەزیدیەمە هەنێ ئەنواعی هەنێ قوربانیون چاچێوە کە تاوی غێرە مسلمانەکەش بەشداری پەنەکرد. ئولفەتێوە فرە گەورە بین و خەڵکینە دروست کرد. پێغەمبەریان صلی الله عليه وسلم جارێشە بە فاتیمەی کناچێش فەرماوە ئوزحیەکەڵ کرد قوربانەکەڵ کرد فەرماوەش کەراش فەرماوەش نا ئەی فاتیمە وێ لۆ سەر قوربانەکە مردە کە وونەکەم جا ئەچانە مردە دوعا کەرە یەکەم قەترە و ئی وونێکە گنۆرەوان هیچ گوناحێوە سەر و تۆوە مەمەن. قوربانی فرە گەورن وڵات و ئێمەنە الحەمدولله تا ئیسێش ئی بەرەکەتە جوانە مەنن. مهمە نازمە ئی شاعیرەتەوە خۆی کوشیەوە ڕۆ قیامەتینە کە زینێ بێبێمەوە یۆجا عیباتەکە ئین صەلاتی وەنوسوکی ومەحیای وماتی. نوسوک یعنی حەیوان سەربڕێی یعنی ونمتەی. ئی عیباتەما بۆ خوای ئی ونێما پێناو تۆنە سەرە بڕێنە ژیانمانە کە فەضیلەتێوە ئەجرەوە فرە گەورن دەستگیرما بۆ. هەر یۆجە ئێمە مذهب إمام أبو حنيفة نجرياني وواجبة إلا قرباني وكر. مذهب إمام الشافعي واجبني السنة وفرم أكد وجوران كإنسان تاو نتشني ده صلاة جبي تاو إيوني مجو يعني كشن كإن بركتي وفرق جوران ورحمتي فرق جوران باش مخوي جورا بهو إيوني وكمجو إي بركته رحملو إي ولاتو مملكته إمر مجو بركات جوانه كما في زيادة كرو تشني إصال بركة وارانش في جوانه في زيادة كرديمه أباسه قردو نعمته كما في زيادة كرو دعوة كن جزاته باكو پروردگاری هرچی رحمت و بزی بشام جمل ماره رجيان مانا مردي مانا سر مرق مانا جواني وجمالك ورحمت ونعمته كما والنشرو خويا دعوة ونكرمه إي عبدي شي رو مباركنا شي أيام مباركنا خويا آمني أنا كوتو خويا كسشا نزيارة هرچی گەرەکشانە پەنەشا عطا کەرە يا أكرم الأكرمين. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد.
اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان. اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين. اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين. اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها، أنت وليها ومولاها. آمين آمين والحمد لله رب العالمين. أقم الصلاة يرحمك الله.